بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. خۆشەویستان و عزیزان، بەردەوامین لە ڕوونکردەوە و شەرحکردنی کتابی مەتنی ئەبی شوجاع فتح القریب. لەوانەی ئەو ڕۆدا گەیشتینە کتاب السەبق وەڕەمی، باسی پێشبڕچێ و ئامانجانێ ئەکاتن ئەو سوارانەیە کە ئێستا بڵێن تقریبەن ئەو بابەتە ژیتەوە، بەڵام لەوانەیە بەبەستێکی دیکە هەروەکوش بابەتێکی تەرفیهی بیتن، بەڵام لە ئیسلامدا ئەو بابەتە زۆر گرنگی پێدراوە لەبەرەوەی چ مەسەلەی سوار و ئەسپ و ئەو بابەتانەیە، چ مەسەلەی تیرهاویشتن و ڕمهاویشتنەوانە، ئەوانە دوو کەرستەی جیاد بووینە. جا یعنی ئیسلام تاکید لەسەر ئەوەیە کاتەوە کە ئەو بابەتە هەمیشە لە بەرچاو بژیرێتن، مسلمانان لە عیزەت و شەهامەت و توند و تۆڵیدا بن، ناکرێ پەککەوتە و تەمبەڵ و تەوەزەل بن. ئەوڕۆ بۆ نمونەشتی دیکە کە هاتە ناومان مەسەلەی سیارەیە، مەسەلەی فەنگە، جێی ئەو دوانەی گرتیتەوە کە پێویستە بەڕاستی ئینسانی ئیماندار ئاشنایەتی و شارەزایی پێ هەبیتن، نەک بڵێ ئۆ کوڕە جا ئاخە ناتخوا بە هەرگوێمان لە دەنجی تەقەی نەبیتن. ڕانای چییە؟ یعنی دوژمن نەوەوی دروست کاتن لە توش گوێت لە دەنجی دەبانچەی نەبیتن. وأعدوا لهم ما استطعتم من قوة. وفسر النبي صلى الله عليه وسلم في هذه الآية فقال: ألا إن القوة الرمي 3 مرات. پیامبری خوا صلی الله عليه وسلم تفسیری ئەو ئاەتەی کرد کە ئەفەرمێ وأعدوا لهم ما استطعتم من قوة، فەرمی ئەو قووەتە ڕەمیە. ڕەمی بە تەفسیری ئەوڕۆ سیلاحە، چەک و ئەسلحەیە. بۆیە مسلمان هەمیشە دەبی لە چست و چالاکی و چاپوچی داویتن لە بەرچاوی بی کە ڕۆژێک چەکی بکاتە شانی، چونکە ئەو بابەتە بەوماناینە ئەمە خەڵکی ترسینین، یان دەڵێن جا ئەنگۆی مسلمان کەنجین تەربیەکی جوان و نەرم و ناسکتان لە بۆ منداڵی هەیە، ئەنگۆ هەر منداڵی فێرە شەڕ ئەواکەن. لۆ ئەگەر ئەمە دانیشتینەوە ئەمان کردیە کە فعلەن دانیشتی 100 ساڵە دوژمنیش دانیشتیە، چی وڵاتی زلهێزن خاوەنی نەوەوی و چەندین باخیرە و چەندین غەواسات و چەندین ئەو بابەتانن کە چەک و ئەسلحە، ئەمە هەر ناویان نازانین. ئەوەی کە ئێستا بە وڵاتانی دواکەوتووی ڕۆژەڵات ئەفرۆشێ ئەوەی ساڵی هەشتاکانن، ئێفەکان و ئێسەکان و نازام ئەو ناوە نەجام و پێ لەبەر ناکرێن، ئەوە هەمووی ساڵی هەشتاکان و نەوەتەکان هەمووشیان لەسەر مسلمانان جارێکی تاقی کردینەوە، ئەو جارەکە پێمان ئەفرۆشنەوە. بەڵام ئەوان ئەوەندەی نوێیان دروست کردیە ئەمە ناوەکانیان نازانین، چونکە ئیعلان نەکراوە. هەتا جەنگێکدا دێتن تاقیەکەنەوە بزانین تاقەی چەندە و دژەکانیشی. یعنی ئێستا بۆن لە شەڕی ئۆکرانیا ئەمریکا لە دوو چ بوو؟ لە دوو ئەو چەکانەی کە ڕووسیا یەکەم جار بەکاردەینیتن پارچەکانی دەسەدایلەوەی دژەکەی پەیدا دروست بکاتن. ڕووسیا بە هەمان شێوە لە دژی ئۆکرانیا، چونکە شەڕی ئۆکرانیا بەناو ئۆکرانیایە، ئەجینە هەموو عالەمی غەربی ئەمریکا و ئەوروپا لە پەنای ئۆکرانیاینە لە دژی ڕووسیای. تەبەن ئەو بابەتانەمە نە سیاسی نە عەسکەرین، بەڵام ئەوە لە ناخماندا دەبی هەبی. لەوانەیە ئێستا خەڵکێک پێمان بڵێتن خۆنگۆ محەلیلی سیاسی و عەسکەرینی، کاکە پێویستی پێ ناکە، هەموو شتەکان واضحە، ئەمە ئیدعای وەش ناکەین، بەڵام ئەو حەقیقەتێکی نابی فەرامۆش بکرێت. دەبێت لە ناخی هەموو موسڵمانێکدا بێت کەوا چست و چالاک بێ، فێری ئەو بابەتانە ببیتن. و تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر کەسێک هەستی جیهادی لە ناخیدا نەبوو وەفاتی کرد بە شوعبەیەک لە شوعبەی ئیمانەوە نیفاقەوە ئەمریت. ئایانی ئەوە کێشەیە. لێ بەڕاستی دەبی ئینسانی مسلمان هەمیشە ئەو بابەتانە. جا ئێستا بۆ مەسەلەی سیارە پێویستە هەموو کەسێک سیارەی بزانیت، پێویستە. ئاجا سیارەش بە هەموو ئەوەکانیەوە هەتا بکرێتن ئینسان ئاشنایەتی بەسەردا هەبیتن. چەک و ئەسلحەش بامان شێوە، بەڵام ئەگەرسی چەک و ئەسلحە تۆزوکە سنووردارە کە پێویستیشە، ینی لەبەر خەڵکی نابەرپرس پێویستە بەڕاستی سنووردار بکرێتن، کە بەداخەوە ئەمە یعنی ئەو بابەتانە ئەوەندەی کەوای ئیستیفادەی ئیجابی لێ بکەین زۆر زاروێی ئیستیفادەی سلبی لێکرێت و هەر خەڵکێک هەڵەستی تو بە ناتەندروستی بەکاردێنێتن. جا
أفرمي وتصح المسابقة على الدواب والمناضلة إذا كانت المسافة معلومة وصفة المناضلة معلومة. دەفەرمێ مسابقە و پێشبڕچێ و سوارسوارانەی دروستە لەسەر دەواب ئەو جارات کە ئەسپ و ماین و حشتر و ئەو بابەتانە کە لە بۆ ئەوەی بەکارهاتینە بڵێن لە بۆ سوارسوارانەی بەکارهاتینە و لە بۆ جەنگ و جیهاد و شەڕ ئەوانە بەکارهاتینە فەرمێن دروستە مسابقە بکرێت دوای باسەکەین چۆنە ینی با بڵێن گرە و لەسەر ئەو مسابقەی بکرێتن والمناضلة وتير هاويشتنيش بكريتن كبون تفنقوانش كدقريتوا والله أعلم أجر هاتو مسافة كمعلوم بو يعني ديار بو تسن متر أنزايا سطا بيستا إتر مسافة كديار بو وصفة المناضلة معلومة وديارج بو صفة شوازي أو مناضلة أو تير هاويشتن ديار بو يعني بون منا لشوين در بدي لشوين در ندريتن كوبي كون بي أو بابتانة سنداني دابي سنداني سندية بداتن شكوانا هموش أواش ياسا ورساي خوي هنا جاء فرمي ويخرج العوض أحد المتسابقين يكيك لدو بيش برشجي كاركان عوضك دانيت شتيك لقربوي درسونا كدانيتن حتى إنه إذا سبق استرده أجر هاتو باخوي بيش كوت أو عوضي كداين يبون مندلي أجر هاتو لو سواراني أمن بردموا أو موبايلك داني يقدانيت هردوكنا يقدانيت أجر تبرتولوت وأجر مش بردموي خوما يعني أجر بيتو لن دداني نوت اليدا يعني هشتت اليدا أو موبايلك لوت وأجر من بردموي خوما أو بون مانعي إذا سبق استرده ومالك خوي دجاريتوا وإن سبق أخذه صاحبه بەڵام ئەگەر لێی پێشکەوت یان ئەو لێیدا زۆرتر ئەو شتانەی کە داینابوون بڵێن ئەو ئامانجانە کە لە کوردیدا پێڵێن ئەوە ئەو مۆبایلەکەی دەباتن بنمونە ینی شتێک کە عیوەضێک دائنن أخذ صاحبه له وإن أخرجاه معا لم يجوز ئەگە پێکەوە شتێکیان دانا هەریەکەی شتێکیان دانا هەریەکەی 50,000 دانا هەریەکەی وەرەقەچیان دانا بۆ نمونە $100 دانا بنمونە ئەوە دروست نییە واتە ئەگەر عیوەض ئەو گیرەوە لەلایەن هەردووکانەوە بڕێکی لە بۆ دانرا یان شتێکی لە بۆ دانرا إلا أن يدخلا بينهما محللا مەگەر کەسی سێیەم بخەنە مابەینی خۆیان فإن سبق ئەگەر کەسی سێیەم پێشکەوت أخذ العوض أو پارەیکەوە هەردووچیان دایانناوە ئەو دەیبا وإن سبق لم يغرم بەڵام ئەگەر هاتوو ئەوان لەوی پێشکەوتن ئەوە هیچ دانانێت وابزانم دیارەوە نیە دوو کەس ئیعتیادیە یەک کەس بڕێک دابنی یان شتێک دابنێتن بەڵام دوو کەس بکەن و هەردووک دابنێن نابیتن مەگەر کەسی سێمیان بێتە ناوێت کەسی سێمیش ئەگە بردیەوە دەیباتن ئەگەر نەی بردەوە ئەو هیچ شتێک لە بۆ ئەو دوانە دانانێت ئەوە لێرانە ئەبەو شێوازە باسەکات دێینە سەر باس و بابەتێکی دیکەوە تقریبەنەوەش هەر لەگەڵ باسی بابەتەکانی کەدا بوو تقریبەن ینی پەیوەندی دار و بەو بابەتانە ئێستا دێینە سەر باس و بابەتێکە باسی کتاب الأيمان والنذور باسی سوێند و نەزرکردن لەسەر خۆت و ئەوانە کەوەش بابەتێکی کۆمەڵایەتین ینی زۆر جاری ئینسان ئەو شتانە تووشە بێتن جا چۆن باسیکاتن ئەفەرمێت لا ينعقد اليمين إلا بالله تعالى أو باسم من أسمائه أو صفة من صفات ذاته سوين دانا مزريت تنها بذات الله نبه سبحانه وتعالى واعتبلي والله يعني بالله يعني تالله طبعا هرسي كان لزماني عربي وحرفانا كحرف قسم حرفي فلان جرن لبو قسم بكارين كابو الشوازيان لكوريدا بناوي ثدا يعني بأ الله هرسن لكوريدا استاش معايك لناو فيسبوك وانا بيدابوا كبراستي أمن يقبخهم أمن هي سنين كدلم يقبخهم
بەڵام هەستەکەم ئەو پەڕی بێزانستی ئەگەر دڵیان نێشی ئەو برایانە خەڵکێکی زۆریش قسێکە بابرجە کەس کە دەڵێ بەخوای مەبەستی هیچ خودایەک نییە جگە لە ذاتی ئەڵڵا نەبێ ئەو خەڵکە مشریک نییە ئێخۆ ئیلاهەنە ڕەبەنە هەموو لە قورئانی هاتین لە حەدیثە هاتیە ئیلاهە مەنامانای چییە ڕەبەنانی چییە هەرمە بەس پەروەردگار خودای ئێمە گەر بیکەوە کوردیەوەی لێ دێتن لۆ لەسەرم نەکێ بە ئەڵڵا نابی ئەڵڵا تەعالا پاداشت داتەوە کاکە خۆمە گلەیمانە بەس ئەمیش کە گوتم خوددا ئەمن مەکە مشریک ئاخەوەی لێ دێ بە یعنی مەفهومی مخالفەوەی لێ دێتن کە ئەنەما بەستم پێزگە لە ئەڵڵا زاتێکی دیکەیە نابی وە بڵێ ئەخە مەڵێ نابی نازانم ینی بەڕاستی ئەو شتانە یان ئەڵێن ناوی بڵێ خوا لێ خۆش بوو ئەوەش بێزانستیە وە کاکە تو دەڵێ ڕەحیمەه الله لە زمانی عەرەبی ئێوە فعلی ماضیە وەنیە یان المەغفوری لەو خوا لێ خۆش بوو ئەگە بیکەینەوە کوردی وەنیە تو فۆ کاکەوە ئەوە مەسەلەیەکی بەلاغیە یانێت بۆ اعتیباری مایەکون کە خوا ڕەحمی پێ بکە کە خوا لێ خۆش بی کەسکی غفرانی تەوزیع نەکردێ کە فعلا ڕەحمی پێکراوە خوای گەورە لێی خۆش بوو و ئەهلی باشتە لێ ئەو بابەتانیانی زۆر زاروەیە هەستەکەم ئیثارە ئەکرێ هەم مەشغوڵکردنی موسڵمانانە لە مەسەلەی ئیعلام و بڵێن ئەتەرنێت و فەیسبووکەوانە و هەم بێزانستێش تێدایە لەناو بابەتانە پێویست ناکای تر عولەماش باسییان کردیە و لە قورئانیش ئەتوێ سابۆن منە والذی نفسی بێت یەگەی بیکەوە کوردیانی چی بەو کەسەی گیانی منی بەدەست هێگەوە بی کەسیش لە بۆ خوای گەورە دروست نییە نازانم جام پێم خۆش نییە سا بسمەنە ئەو بابەتی و بابەتانە عەقیدەیین بەڵام واریدن پێویست ناکە خەڵکی یعنی بۆنی ئەوەی لێبێ کە ئەنەما خەڵک بەرەو شیرک چووە کە دەڵێ خودا نامم بەس خۆمە لە هیندستان ناژی دوای خەڵکە بە تەبیعەت موسڵمانە بڵێ خواری و لاریەک پەیدا بووە بەڵام خوا نەخواسە کەس بەبەستی پێ بت و سەنەمێک نییە یان بە سیفەتێک یان بە ناوێک بە ناوەکانی خوای گەورە یان بە سیفەتێک لە سیفەتەکانی خوای گەورە کە رب العالمین بە رب العالمین زۆر زار لە کوردەواری یان بە قورئان کە سیفەتی خوای گەورەیە سیفەتی خوای گەورەیە قورئان تەمان جگە لە ناوی خدا و لە قورئان سوێن بە هیچی دیکە ناقرێتن سوێن نییە ومن حلف بصدقة ماله فهو مخير بين الصدقة وكفارة اليمين هر کەسێک لەسەر خۆی دابنێتن سوێن بخوا کە سەدەقەیە بکاتن لە ماڵی خۆی ماڵ بەخشێت ئەوە سەرپشکە بێتن لەوەی کە سەدەقەکەی بکاتن کە سوێندی خواردیە سوێن بە ئەڵڵا لەسەر من بێ کە سەدەقەیەکەم یان کەفارەتی یەمین ینی بڵێن لە باتی سوێندەکەی کەشکان لە باتی ئەو کەفارەتی بداتن ولا شيء في لغو اليمين ئەو سوێندانەی کە لەناو بڵێن جگە لە کورد لەناو نەتەوەکانی کەش لە هەر لە کورد یانی لە کاتی قسەکردن واللهی وابی و نابی واللهی ئەوە هەر یەکەم قسەت بە سوێن دەست پێکاوانە سوێندی لەغون لەبەرەوەی لە دڵەوە نەهاتیە ئەوانە دانامەزرێن کەواتە هیچی لەسەر نییە ومن حلف أن لا يفعل شيئا فأمر غيره بفعله لم يحنث کەسێک کەوە سوێن بخواتن کە کارێک نەکە ئیشێک ئەنجام نەداتن لەسەر خۆی لاب باتن بەڵام فەرمان بە کەسێکی دیکە بکاتن کە ئەو ئیشەی بکاتن چکە نەیگوتیە نابی ئەو ئیشە بکرێت دەڵێ من نەمە سوێندم خواردێ کە نەیکەم دڵی کاکە فڵان کەس ئەتوو بیکە لە باتی من چکە من سوێندم خواردیە ئەو سوێندی ناکەویتە سەرێ لەم یەحنەث کەواتە پێویست بە سوێن شکانەکەی ناکات و کەفارەتی بکەویتە سەرێ ومن حلف على فعل أمرين ففعل أحدهما لم يحنث ئەگەر کەسێک سوێنی خوارد لە دوو کاران یەکیان نەکاتن حلف على فعل أمرين عفوا هەردووکیان نەکات ففعل أحدهما گوتی هەردووکان بۆ نمونە ئەنجام نادا نەی گوتیە هەر یەکێکیان لەو دوانە کە عیبارەتی قسەکردن بڕیارەداتن لە کاتی کە ئەو کەسە ئەو قسێ دەڵێتن گوتی هەردووکانە ئەدی ئەگەر یەکێکی کرد لەو دوانە بۆ نەگوتی دوو مۆبایلن وەڵی یەکان پێ نافرۆشم ئەو دوو مۆبایلانت پێ نافرۆشم سوێندی خوارد دوایێ یەکێکی فرۆشت بەنمونە لەم یەحنەث چکە ئەو گوتی هەردووکان ئەگەر یەکیان بیتن
ئەوە لەبەرەوەی هەردووکنینە دووبارە سوێندی ناکەویتە سەر و پێویست بە کەفارەتی سوێژکانەکەی ناکات. وكفارة اليمين هو مخير فيها بين 3 أشياء. کەسێک کە سوێندی خوارد کە ئیشێک نەکان ئەو کارە ئەنجام نەدا نەچیتە فلانە شوێنە فلانە کەسات ئەوها ئەبی ینی بۆ نمونەجا سوێند خواردن زۆرە یان ئەو شتە نەداتە فلانە کەسی کاتێک کە سوێندی شکان یان وەی لێ هات کە سوێندەکەی پێشکەنرا ئەوە سەرپشت کە بیتە لە مابەینی سێشت عتق رقبة مؤمنة ئازادکردنی کۆیلێکی مسلمان کە نەماوە ئێستاکە أو إطعام 10 مساكين كل مسكين مد يان خواردن بيدان با 10 جاران هر يشيان مدك كتقريبا 600 سورة كاتل بقن أوانات كقوتي غالي بلد أو كسوتهم ثوبا يان بوشاك وزلكو برجان لو بكريتن بون من قميسك شروالك فانيليك شتيك لو بابتانا يعني حتى دور لروتان بيزامية أبيتن تكوار ثوب حسابه فإن لم يجد أجر هي شي لوانا نبون بون منا أو عتق رقبك إساك زحمة بلين يتر نماوة يافد تواناي نبو 10 جاران أو بداتن فاردنيان بيبدايان جلوبرجيان نبو بكري أو دتواني فصيام 3 أيام 3 روجان بروجي بيتل بنية تيشكاندني ئەوە کە سوێندێک تەمان سوێن خواردن شتێکی باش نییە مامۆسایەکمان هەبوو کاتی خۆی بە تەمەن بوو ئێران و عێراقی دیبوو نازام لە چێ ئەوەی فێر بوو کە خەڵک زۆر وەڵاهی لە سەرزاری دەیگوواهی ئالۆ ئەوەی خۆی دەرباز کالەوە ئەگەر هەر ناسەریان کردایە لە باتی وەڵاهی کە زۆر زاروەیە تو ینی لا ئیرادی ئەو وشەیە دێتە سەرزار جا کابرا هەیە ئەوەندا لە هەموو شتێر سوێندی خۆ لە میوانداری لێ هاتن لە چوون لە ئەو سوێن خواردنە زۆر جاروێ بەڕاستی ئیحرازکردنی بەرامبەریا تێدایە یان لە شتکڕینێکی تەبیعی وەڵا دەبی عادی من بیپارەکەی کوڕە کاکە دەلی گەڕێت 30,000 وەڵی کابرا ئەوەندەی هەر پێ دەکرێت ئەتو دەبڕۆ شتێکی چاکچاکی لۆ بکڕە ئەگەر هەرە ئازای شیرت تیش کردێت دەهاتێ مەیدانێ دێینە سەر باس و بابەتێکی دیکە نەذر طبعا نەذر دووبارە ئەویش دوو بەشی هەیە يعني بەشێکیان پێیانبەری خوا صلی الله عليه وسلم زەمیە کاتنە فەرمێ نەذر هەر ماڵ دەرهێنانە لە بەردەستی کەسی ڕەزیل ینی زۆر پێی باش نییە بەڵام ئەگەر جا ئەو نەدرێنەمە باس ناکەین ئەگەر نەدرێک بیتن بۆ نمونە کابرا لە بۆ ئەوەی کە بەڵایەکی لەسەر لاسیتن یان خۆشێکی لە بۆ بێتن ئەو نەدرەی بەخۆ بگریتن ئەویان دروستە مەشروعە و شتێکی باشیشە جامە ئێستا باسی ئەوەیەکەین ینی کە بڵێن ئەو بابەتێ زیاتر کە باسیەکەین دەنا ئەوەی دیکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی هەر ماڵ لە بەردەستی ئینسانی ڕەزیل دەردەینیتن ئانی پێی باش نەبووە بەس ئەوەی دیکە باش ئێستا کەمە باسیەکەین کە نەذرێک ئەتوو بە خۆتوە بگری لەوەی کە خوای گەورە شتێک لەسەر وەلا بە یا شتێکی باش پێ بەخشیتن ئەفەرمێ والنذر يلزم في المجازات على مباح نەذر پێویستە بێتن لەو شتانەی کەوا شتێکی باشن و پاداشدارن لەسەر شتێکی حەڵاڵ یان تاعەتێک کە ئەنجام بداتن كقوله وكو بڵێتن إن شفى الله مريضي فلله علي أن أصلي أو أصوم أو أتصدق بڵێ ئەگەر خوای پەروەردگار ئەو نەخۆشەی منی شیفادا جا کوڕیتی خێزانیتی بابیتی داشیتی تر ئەو کەسانە یان هەر نەخۆشی خۆی لەسەر من بێتن کەوان نوێش بکەم یان بە ڕۆژی بم یان سەدەقەیەک بکەم ئەوە ويلزمه من ذلك ما يقع عليه الإثم لسري واجب أبيتن ئەوەی کەوا پێی دەگوترێتن ئەو بابەتە بۆ نمونە بە 2 ڕکعەت نوێژ ئەو نوێژەکەی لەسەر لا ئەچکە و نەیگوتیە ئەمن بۆ نمونە 20 ڕکعەت بکەم نەیگوتیە ئەوەندە ڕکعەتە عەدەدی نەگوتیە نەیگوتی ئەوەندە ڕۆژە بە ڕۆژی بم ڕۆژێک بە ڕۆژی بیتن ئەوە نەزرەکەی جێبەجێ کرد یان سەدەقەیەک بەکەمترین شت ئەو نەزرەی لەسەر لا ئەچیتن ما يقع عليه الإثم ئەوەی کە پێی ئەگوترێتن سەدەقە سیام سەوم ئەوە بڵێن سەڵات بەکەمترین شێوە
ولا نذر في معصية. نذر لشتي تاوانباری کە وا سەرپێچی خوای پەروەردگاری تێدا بیتن جێبەجێ ناکەی کە قەولی ئین قەتەلت فولانا فلله عەلەیە کەذا. ئەگەر فڵانە کەسم کوشت لەسەر من بێتن ئەو خێرە بکە، ئەو شتە بکە. تەبعاً ئەوە جاروەیە کابرات دەماری جۆتە بنجۆت، یعنی پێی وایە شتێکی زۆر باشی کردیە، جا با کوشتن نەبێتن، بەس تاوانێک ئەنجامەداتن پێی وایە شەهامەت و پیاوەتی دەوەیدایە. ئەو جا بە چاکەش ئەڵێ من لەسەریشم بی ئەوەی بکەم. ئەوە تەبعاً واریدە، یعنی ئەو شتانە هەر بووینە، ئەو دەمارگیریە هەر لە ئێستادا نیە، لە کۆنەوە شەر هەبووە. ولا يلزمه على ترك مباح، و دووبارە نەزری لەسەر جێبەجێ نابی لەسەر شتێکی حەڵال کە لە خۆی بگریتەوە، کە قەولیه بۆ نمونە بڵێ لا آكل لحما ولا أشرب لبنا وما أشبه ذلك. بڵێ بۆ نمونە من چی دیکە گۆشت ناخۆم، تەمان گوتمان شتی وا دەبیت، یان چی دیکە شیری ناخۆم، ینی ئەو شتانە لە خۆ بگریتن، ئەوانە لەبەرەوەی حەڵاڵن مباحن، ئەوە توانی ئەو نەزەی بشێنیت و تەمان حەدیثەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسێکی بینی لە بەرتایە ڕاوەستا بوو کە لە خۆی گربوو بە ڕۆژی بێت و نەسێتە بەرسێ بەرێوانە فەرمووی بڕۆ پێی بڵێن نەزرەکەی بشێنیت. ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەهی لەو بابەتەی کرد، لێ نەزر لەو بابەتەی نایستە جێ. وما أشبه ذلك وێنەی ئەوەی، یعنی کەسێک ئەوەندە لە فەقیر حاڵی بێوێتن شتێکی لە خۆوە بگریتن بە نەزر، جا بگریتەوە لەسەر خۆی دابنێتن، ئەو شتانە لە شتی حەڵال جێبەجێ نابێت. بەو ئەندازێ هاتینە کۆتایی وانەی ئەو ڕۆژمان لە کتاب الأقضية والشهادات ڕاوەسەن ئینشاءالله لەوانەکانی داهاتوودا ئەو دوو کتابانش تەواوکەین. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.